لێکۆڵەرێک لە ڕێکخراوی پاراستنی مافەکانی مرۆڤی نێودەوڵەتی راپۆرتێکی لەسەر خۆپیشاندانەکانی ئەم دوایی مامۆسایانی دهۆک بڵاو کردوتەوە و تێیدا ئاماژەی بەوە داوە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە پارێزگای دهۆک مامەڵەیەکی نادروستیان لەگەڵ خۆپیشاندەران و ناڕەزایەکان کردووە و ڕێگریان کردووە لە کۆبوونەوە خۆپیشاندەرانی هاوڵاتیان و موچەخۆران دژینەبوونی موچە و خراپبوونی بارودۆخی گوزەرانیان. ڕۆژنامەنووسەکە لە راپۆرتەکەدا ئاماژەی بە وتەی دوو مامۆسای شاری دهۆک کردووە کە دەڵێن مامۆسایان و موچەخۆرانی هەرێم تا ئێستا لەگەڵ ئەوەی کە مانگی پێنجە بەڵام تەنها موچەی مانگی یەکیان وەرگرتووە، ئەمە جگە لەوەی کە دواکەوتنی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم لە ساڵی 2015ەوە بەردەوامە. هەر لە راپۆرتەکەی هیومان ڕایتس وۆچدا هاتووە لە 13ی ئایاردا ژمارەیەک لە موچەخۆرانی شاری دهۆک کە زۆربیان لە توێژی مامۆسایان بوون داوایەکیان پێشکەش کردووە بۆ ئەنجامدانی خۆپیشاندانێکی هێمنانە و دەربڕینی ناڕەزایەکان لە ڕۆژی 16ی ئایاردا. بەڵام لە 15ی ئایاردا پارێزگای دهۆک لە ڕێی پیجی تایبەتی لە فەیسبووکەوە ئاماژەی بەوە داوە کە زانیاری هەیە لەسەر پرۆپاگەندەی سیاسی و ئەنجامدانی خۆپیشاندان و ئەوان وەک پارێزگا ڕێگری لێ دەکەن و ئەنجامدارانی ڕوبەڕووی دادگا دەکەنەوە. هاوکات لە ڕۆژی 16ی ئایاردا هێزە ئەمنیەکانی دهۆک لە ڕێی دانانی خاڵی پشکنین و داخستنی ڕێگاکان بۆ ئەو مەیدانی کە بڕیار بۆ خۆپیشاندانەکەی تێدا بکرێت هەوڵیاندا بۆ ڕێگریکردن لە خۆپیشاندانەکە، بەڵام لەگەڵ ئەوەشدا خۆپیشاندان بەڕێوە چوو. هەر بۆیە هێزە ئەمنیەکانی دهۆک هەڵمەتێکیان بۆ دەستگیرکردنی مامۆسایان و تیمە ڕۆژنامەنووسەکان ئەنجامدا و زیاتر لە 10 مامۆستا و 80 ڕۆژنامەنووسیان دەستگیر کرد و ڕێگریان کرد لە ڕووماڵکردنی ڕووداوەکە کە دواتر ڕۆژنامەنووسان و ژمارەیەک لە مامۆسایان ئازادکران، بەڵام تا ئێستا ژمارەیەک لە مامۆسایان هەر لە زیندانەکاندا ماونەتەوە. لە راپۆرتەکەی هیومان ڕایتس وۆچدا ئاماژە بەوەش دراوە کە دیندارزێباری لە پرسراوی پەیوەندیەکان و هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان لە لێدوانێکدا دانی بەوە داناوە کە دەستگیرکردنەکان بەهۆی ڕێخستنی خۆپیشاندەرانی ڕێگەپێنەدراوە بووە. بیانووی ئەوەشی هێناوەتەوە کە خۆپیشاندەران ڕێنمایەکانی خۆپارێزیان لە ڤایرۆسی کۆرۆنا بەزاندووە و دەسەڵاتە خۆجێیەکانیش بۆ پاراستنی هاوڵاتیان و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای نوێ ئەو کەسانەی دەستگیر کردووە. دیندارزێباری دانی بەوەش داناوە کە خۆپیشاندانەکە دەستی سیاسی لە پشتەوە بوو و هەندێک لایەنی سیاسی هانیان داوە. لەو بارەوە لە راپۆرتەکەدا لێکۆڵەر دەڵێت ئەگەر وەک ئەوەی دیندارزێباری دەڵێت ڕاستیش بێت ئەو خۆپیشاندانە لایەنێکی سیاسی لە پشتەوە بێت ئەوە کەی کێشەیە مادام خۆپیشاندانەکە ئاشتیانە بێت و بۆ داواکاری داخوازی ڕەوە و مافی هاوڵاتیان بێت. لە کۆتایی راپۆرتەکەدا ئاماژە بەوە دراوە کە ئەم هەنگاوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە دهۆک پێشاتێکی مەترسیدارە کە ڕێگری بکرێت لە هاوڵاتیان بۆ دەربڕینی مافاڕەواکانیان و بیر و باوەڕە سیاسیەکانیان.